لەو مارانەدا بەشەکەین بە خێرا پیرەمێردی منداری نەخۆ. دا ماندوو نەبی. سەلامەت بێ. ئەوە چیەکەی خەریکی چی؟ ئەوە خەریکی ستورچیمە لۆ خێرێ ئەەکەم. لۆ خێرێ. ئەوە لۆچەی دروستەکەی چی لێ ئەەکەی کە دروست کرد؟ وەڵاهی لەم مارانەدا بەشەکەم ئەمە سبەی دەچینەوە دیانە ئەجا لەو مارانەدا بەشەکەین بە خێرا پیرەمێردی منداری نەخۆ. ینی لەبەرەوەی ماڵتان بارەکەن لۆیە دروستەکەی بەری. ئەوە لۆ چەند ماڵی دروستەکەی تقریبا لۆ دەیە لۆ 11 هاندی شێلینە. هەرەوەندە ماڵ وەڵا هاندی شێلینە. ئەو لە کێوە سەرقاڵی دروستکردنی چەندە بخوای لەوانەیە مانگە کونی و شتەچی وەبی دروستیانە بەرێ ساری نەپێشی لە مێش سار بوو هەند بوو بەس ئەلحان و با مانگەکەبی. ئەوە دروستکردنیشی قڕستنیە زۆر خەریکی نابی؟ وەڵا حیاتە داخوا لۆ خێریە چی ڕابردەرین برا دوستور کا بخۆ خێری بەرەکەتە ئەدی. ئەوە هەر ماڵەش چەند ستورچیان بووە بن؟ هەندەکە 8 هەندەکە 7 هەندەکە 6 ئەو هەبە پێی زۆر و کەم داخوا مار چەندن هەندێک مار 3 کەسن هەندێک مار 4 کەسن هەندێک مار 9 کەسن ئەدی نابی وەبی؟ یان ئێستا بە بۆنەی ئەوەی کە بڵێم وەرزی پاییزە و لە گوندی ئەچنەوە شاری بە بۆنەوەی ئەو ستورکانە دروستەکەی دابەشیانەکەی. بەری ئەوە جیاوازی چیە لەگەڵ نانی دیکە ئەو ستورکانە؟ ئەو ستورکە تامی خۆشترە ئینوە مەحنایی تام و بۆنی زۆر خۆشترە. ئەوە چۆن دروستەکانی دروستکردنەکە ئێستا هەویرەکەی لە دوای ئەوە چی لێکێگەر پێمان بڵێ؟ ئستا چی لێکە ئەوە نمونەوە ستورکەکە هەنگاوێکی جوان و خاوین لێ بوومەوە دەحەلاگانێم مارێ هەندە کالۆنی لێرە لەو تەنورەیە سووریەکەیەوە بەری ئەری وەڵا لێ تەندوری سۆرەکەینەوە. بەس ئیشەکەش پێم وایە بە تەنیا ناتوانانی بکە بە یەک کەسی ناکرێت. بەخوای بە دوو ئەری وەڵا 2 کەس. ئەوە هەر ئەو ساڵیش ئاوا دروستان کردێ لەوەی بە سەرگوندەکەیدا دابەشی بکەنیان ساڵانە دروستیەکەن بۆ بەری هاو سار بووە معنی هاو سار نادروست کردە پێشین هەبوو پێشی بەس کرا مزگەوت هەر دەکەن کرا مزگەوت. ئەوەستا چەند لە ناو ئەو تەنورێ منێتەوە تا ئازرە بیستورکەکە چەندی پێچی؟ با 5 دقای پێچی تا سوورە بەری. ئەوە خواردنەکەی ئەو بەچی بی خۆی خۆشە چۆن؟ وەڵاهی بە چای ئەمە بە چای خۆین ئەگە ماستەبی بە ماستێ خۆین کاکرە بۆیە دەگەرە خۆین ئەجا ئیوە پەنیری دەگەرە خۆین هەموو شتی ئەلحان بە پەنیریش دروست دەکرین ئەوانە ئەتوانین پەنیریش تێ ئەری وەڵا ئەتوانی پەنیریش تێ بکەی کاکە.